پێدەین لە دەفتەرێکە 50 دلارمان بۆ بهێنێت لە کاتی کڕنی مڵکە بە تایبەت مڵکی نیشتەجێبوون سێ ئامانجی سەرەکیمان هەیە ئەوانیش مڵکەکە یاخود بۆ نیشتەجێبوونی خۆمانمانە یاخود بۆ خێرمانە لە نرخی گشتیە و یاخود بۆ بەکرێدانمانە اینجا ئەبێت بزانین مڵکەکەمان بەچێ ئامانجێگەکڕین چکە ئەگەر زانیمان بەچە ئامانجێکڕیمانە زۆر هاوکارمانە بێ بۆ ئەنجامەکەی کەواتە پێویستە چی بزانین کاتێک مڵکێگەکڕین بۆ نیشتەجێبوونی خۆمان پێویستە شوێنی مڵکەکە بە تەواوەتی بەدڵی خۆمان بێت ئەگەر شوقەیە قاچەکەی ڕووەکەی ڕووبەرەکەی نرخە گشتیەکەی ئەگەر خانووشە هەم دیسان ئەمە بۆ لەبەرەوەی خۆمان نیشتەجێ ئەبین پێویستە تەواوی مواصفاتەکانی بەدڵی خۆمان بێت بەڵام ئەگەر مڵکەکە بۆ خێرمان بێت یعنی بۆ خێر لە نرخی گشتیمان بێت ئەوە پێویست ناکات هەموو شتێکی بە تەواوەتی بەدڵی خۆمان بێت مهمەوەیە ئەو مڵکە ئەیکڕین بە 5 دەفتەر و بە 5 دەفتەر و نیو یان 5 دەفتەر و شتێک بیفرۆشینەوە اینجا کێشەمان نییە شوقەیە خانووە مڵکێکی اعتیادیە یان قات و ڕووبەر و ئیلە ئاخیری چۆنە ئەومان کێشە نیە مهمەوەیە خێری لێ بکەین ئەمە ئامانجی دوم ئامانجێکی ترمان ئەگەر بۆ بەکرێدانمانە پێویستە مڵکەکە حەج بڕەپارەیەکی پێدەین لە دەفتەرێکە 50 دلارمان بۆ بهێنێت یعنی بەدەست بهێنێت ئەمە چۆن واتە ئەگەر شوقەیەک بکڕین بۆ بەکرێدان ئەگەر بە 6 دەفتەر کڕیمانە پێویستە کرێمانگانە 300 دلارمان بۆ بکات خۆ ئەگەر زیاتر بکات ئەمە شتێکی باشە ئەو ئەگەر کەمتر بکات شتێکی غەڵەتمان کردووە بە هیوای مڵکی دڵخوازی خۆتان